طبعا ماوەیەکی زۆر ئێمە بە دوای ئەوەی کە بەشی پاسپۆرت لێ سۆران بکرێتەوە خۆشبەختانە بە پاڵپشتی وەزارەتی ناوخۆ و پادزانای پارێزگاری هەولێر بەڕێوەبەری پاسپۆرتی گشتی هەولێر چەندین جار نادرایە بەغدا بەرەز ئەحمەد دیدار لە ئاخرین دیداری هەفتەی ڕابردوودا ڕەزامەندی وەرگیرا کە نووسینگەی پاسپۆرت لە سۆران بکرێتەوە. ئێستا دەستمان کردو بە کتاباتی ڕسمی لەگەڵ بەغدا بۆ کردنەوەی ئەو نووسینگەیە. طبعا ئەوان ئەوەی لە سەروانە ڕەزامەندیاندا ئەوەی لەسەر ئێمەشە دەبێ هەموو کەرستە و پێداویستەکانی لە جێگا و ڕێگا و تاسیسکردنی شوێنەکە لە سەر ئێمە بێک حکا وەزارەتی ناوخۆ بڕیاری ئەو مەسەلەی داوە. پاش دەست بەکاربوونی ئەو مەرحەلانە قۆناغەکانی دیارەکرین سەرەتا چۆن دەست پێکرێت پاسپۆرت چەند بەشێوی و لێرە دەردێت نوێکردنەوە چۆنە ئەو شتانە تەوەقعەکەین هەموو لە سۆران دەربێت چونکە بەگشتی ئەنەوێ بکەن نووسینگەیەکی جددی و گەورە لە دەڤەرەکە بتوانی هەموو ئیستیعابی هەموو خەڵکەکەی پێداویستی خەڵکی ئەو چوار قەزایە بکات.